ئێستا منەمەوێ بە زمانی بیرکاری باسی خۆی گەورەتان بۆ بکەم. سەرەتا دێقەت بەنە ئەم نمونەیە بە بەهای هەر ئێکسێک لە دنیای هەر ژمارەیەکی ڕاستیە لە بەرامبەرە وایەکەیە بەو شێوەیە کە وای لە ئێکس گەورەترە. ئەزانی یانی چی؟ یانی ئەگەر تۆ هەر ئێکسێک هەڵبژێری گەورەتر لەویش هەیە. تۆ بڵێ دا دەی منیش ئەڵێم 12، تۆ بڵێ 100 من ئەڵێم 120، تۆ بڵێ 1000 من ئەڵێم 1500. بەڕای من ئەمە جوانترین پێناسەیە بۆ خوا، ئەوەی کە هەر ئێکسێک لە ناو بیرکردنەوەکانی تۆیە هەبێت. خۆیەکەیە لە بیرکردنەوەکانی تۆ زۆر گەورەترە. ئەمە جوانترین پێناسەیە بۆ خۆی گەورە. نازانم ئەسڵەن بڕات بە خۆی گەورە هەیە یان نا، بەڵام ئەوانەی کە بڕوایان بەخوا هەیە ئەزانن کاتێککە هەستەکەن پارێزەرێکی لە خۆیان گەورەتریان هەیە، کەسێک هەیە ئاگەی لێیانە هەست بە ئارامیەکە. ئێمە لە ژیانمانە زۆر پێویستمان بەم ئارامیە هەیە کاتێک ئاگەینە ڕێگایەکە داخراوە لەو کاتەیە ئاڵێین خوایە یارمەتیم بە تەواو.